سڵاو فێرخوازان ئەم کاتتان باش و ئەم جارەش لەوانەیەکی نوێ داهاتمەوە خزمەتتان تا کۆتاییوانەکە لەگەڵمدا بن بە هیوای سوودمەندبوونتان. لەم وانەیەشدا باسی وانەیەکی یەکجار گرنگتان بۆ دەکەم کە ئەویش وانەی ترێن بارە فێر بنە، ئەو فەرمانانەی کە لە کاتی بەکارهێنانیاندا جیا دەبنەوە، ئەو فەرمانانەی کە لە کاتی بەکارهێنانیدا لە ڕستەدا جیا دەبنەوە. سەیریکەن من لێرەدا چەند فەرمانێکم بۆ داناون. فەرمانی ئاین کاوفن بە مانای شتومەکڕین دێت، خواردن لە سوپەرمارکێتەکان. ئەو شتێن بە مانای هەستان لە خەو دێت، لە خەوەستان. ئەو فڕۆی من بە مانای کۆکردنەوە دێت و هەموویشی ئێستا بە ڕستەوە بۆتاندا ئەنێم کە چۆن بتوانین لە ڕستەدا بە شێوەیەکی ڕێزمانی دروست بەکاری بێنین. ئەنڕوفن بە مانای تەلەفۆنکردن، پەیوەندی بە کەسێکەوە بکەین، تەلەفۆن بۆ کەسێک بکەین. ئەوف ماخن بە مانای کردنەوە دێت و تسو ماخن بە مانای داخستن دێت، بە مانای داخستن دێت. سەیریکەن لێرەدا ئاین کاوفن، ئاین کاوفن ئەم فەرمانە دوو پارچەیە، پێکاتوە لە چی؟ ئاین لەگەڵ چی؟ لەگەڵ کاوفن. سەیریکەن ئاین لەگەڵ چی؟ لەگەڵ کاوفن. ئەم فەرمانە دوو پارچەیە. سەیریکەن ئاین لەگەڵ کاوفن، ئاین کاوفن. ئەو شتێن دوو پارچەیە، ئەوف دوایەوە چیت؟ شتێن. ئەم فەرمانانە بەم شێوەیە ئەم پێشگرەیان هەیە. ئاین نمونە لێرەدا ئەم پێشگرەی هەیە، ئەوف یاخود ئەوف ڕۆی من، ئەوف پلوس ڕۆی من. و یاخود لێرەدا ئەن ڕوفن پەیوەندیکردن ئەن لەگەڵ چی؟ ڕوفن. ئەم فەرمانانە بە تەنها بێ پێشگر مانایان ئەگۆڕێت. لێرەدا مەسەن ڕوفن بە تەنها بەبێ ئەن ڕوفن بە مانای بانگکردن دێ کە تۆ کەسێک بانگ بکەیت. بەڵام ئەن ڕوفن ئەم ئەنەی لەگەڵە مانای وشەکە جیاوازترە، بۆیە ئاگادار بن کە ئەمە زۆر گرنگە. ئەوف ماخن، ئەوف لەگەڵ چی؟ لەگەڵ ماخن. ئازیزان تا کۆتایی وانەکە لەگەڵمدا بن، دڵنیا بن زۆر سوودمەند دەبێ بۆتان. لێرەدا سەیریکەن دوای ئەوە چی؟ ماخن. وەک وتم نمونە لێرەدا ڕوفن بە مانای بانگکردن دێت، بەڵام ئەنی لەگەڵا بوو کرد بە ئەن ڕوفن بە مانای تەلەفۆنکردن دێت، تەلەفۆن بۆ کەسێک بکەیت. ماخن بە تەنها بە مانای کردن دێت، ئەوف ماخن بە مانای کردنەوە دێت، ماناکەی ئەگۆڕێت. بۆیە لێرەدا زۆر گرنگە ئاگاداری بن لە کاتی بەکارهێنانیدا بە کەسێک بڵێ ئیش غوفە دیش جیاوازە، بە کەسێکیش بڵێ ئیش غوفە دیش ئەن جیاوازە، مانایان جیاوازە. لێرەدا با هەمووی وەک لێرەدا وتمان ئاین کاوفن، ئەوف شتێن یاخود ئەوف ڕۆی من و ئەن ڕوفن، ئەوف ماخن، چوو ماخن. زۆر باشە. ئەمەی بینیتان، ئەمەیان بە مانای کڕین دێت، خواردن و شتومەک لە مارکێتەکان بکڕیت. ئەوف ڕۆی من بۆ کۆکردنەوە دێت، نمونە ژوورێک کۆ بکەینەوە، ماڵێک کۆ بکەینەوە. ئەن ڕوفن تەلەفۆنکردن پەیوەندی بە کەسێک بکەین، تەلەفۆنی بۆ بکەین. ئەوف ماخن بە مانای کردنەوە دێت، دەرگایەک پەنجەرەیەک شتێک بکەینەوە. چوو ماخنیش بە مانای داخستن دێت. سەریکەن لێرەدا من ئەم نمونەم بۆ داناون ئانا. ئانا ئەمە کچێکە، ناوی کچێکە ئانا. کاوفت ئین دێم لادن ئاین. سەیریکەن لێرەدا فەرمانەکە ئاین سەیریکەن و سەیری کاوفنکەن. جێگەی دووەم، جێگەی یەکەم ئانایە، جێی دووەم فەرمانە کاوفت ئین دێم لادن ئاین. سەیریکەن پێشگرەکەی لەکوێوە دێت؟ لە کۆتایی ڕستەکەوە دێت. زۆر زۆر باشە. ئەمەی بینیتان. ئەمە فەرمانی چی بوو؟ ئاین کاوفن بوو. سەیریکەن ئاین کاوفن بوو بە دوو پارچەوە لە ڕستەکەدا. جێگەی یەکەم بکەرەکەی دایەنین ئانایە، کاوفت
in dem Laden ein لە کۆتایی ڕستەکەەوە هات بەم شێوەیە فەرمانەکە جیا بووە ئانا لە دوکانەکە شت ئەکڕێت خواردن و شتومەک زۆر باشن با لەسەر ڕستەی ئەو شتێن نمونەتان بۆ دانم ich stehe morgens بەیانیان بۆ کاتژمێرە 6 Ich stehe morgens 6 Uhr. Ich stehe morgens 6 Uhr auf. 6 Uhr ناوە کاتژمێرە بە گەورەی نووسین auf زۆر باشە ich stehe morgens من بەیانیان ich stehe morgens با گەورەی کەم بۆتان ich بە مانای من دێت ich بە مانای من دێت stehe لە جێگەی دوم فرمان داهانین morgens بەیانیان 6 Uhr auf من بەیانیان کاتژمێر 6 لە خەو هەڵدەستم فرمانەکەمان چییە سەیریکەن ئەو شتێنە باشە ئەو شتێن سەیری فرمانەکە کەن دابەش بوو بەسەر دوو پارچەیە شتێن لێرەدا سەیریکەن با بۆتان دیاریکەم بۆ ئەوەی لێتان تێک نەچێت ئەمە بەشین بۆ دیاریتانەکەم بۆتان دیاری ئەەکەم دوایەوە ئەو فشتان بۆ دیاریەکەم سەیری فرمانەکەکەن فرمانەکە بۆ خۆی ئەو شتێنە باشە فرمانەکە ئەو شتێن ئەو شتێن ich stehe morgens بەیانیان 6 Uhr auf فرمانەکە ئەو شتێنە شتێن دێنین لە جێگەی دووەمدا بۆ من ئەڵێن ich stehe morgens 6 Uhr auf من بەیانیان کاتژمێر 6 لە خەو هەڵدەستم بەم شێوەیە فرمانەکە جیا بێتەوە بێ بە دوو پارچە و ئەوفەکە ئەم ئەوفەی لێرەدا ئەیبینن ئەمە ئەوفە لە کۆتایی ڕستەکەەوە هاتووە سەیریکەن زۆر ئاسانە کاتێک ڕستەمان دروست کرد بەم شێوەیە فرمانەکە جیا دەبێتەوە یاخود ئەو ڕۆی من سەیریکەن ئەو ڕۆی من بە مانای کۆکردنەوە دێت ich räume das Zimmer auf من ژوورەکە کۆ دەکەمەوە و ڕێکی دەخەم سەیریکەن ببوورن ئەمە ئایا نەک ئەو بە هەڵە نووسی بووم ئەوف لەگەڵ چی ئەوف لەگەڵ چی لەگەڵ ڕۆی من ئەوف ڕۆی من ich بە مانای من دێت ڕۆیمە سەیریکەم فرمانەکە چۆن بوو بە دوو پارچەوە das Zimmer auf و لێرەشدا ئەوف بەم شێوەیە فرمانی ترێنبار ئەو فەرمانانەی جیا دەبنەوە لە ڕستەدا بەم شێوەیە لە ڕستەدا بەکاری دێنین ich räume das Zimmer auf من ژوورەکە کۆ دەکەمەوە بەم شێوەیە فرمانی ئەوف ڕۆی من سەیریکەن چۆن جیا بوویەوە و بوو بە دوو پارچەوە یاخود نمونە فرمانی ئەنڕوفن ئەم فرمانە دوو پارچەیە ئەنە لەگەڵ ڕوفن ئەنڕوفن لە ڕستەدا بەکاری بێنین نمونە ئەڵێن ich rufe dich an من تەلەفۆنت بۆ دەکەم ناڵێن ich anrufe dich یاخود بڵێن ich rufe an dich یاخود ئەڵێن ich rufe دوایەوە dich und dann an ich من
rufe dich an من تەلەفۆنت بۆ دەکەم ئەن بەم شێوەیە لە کۆتایی ڕستەکەوە دێت ناڵێن ich anrufe dich نەخێر ئەڵێن ich rufe dich an من تەلەفۆنت بۆ دەکەم بەم شێوەیە فرمانەکان ئەیبینن سەیریکەن ڕۆی من auf ڕۆی من ich ڕۆیمە دەستچیمە auf بەم شێوەیە جیا دەبنەوە ich rufe dich an من تەلەفۆنت بۆ دەکەم سەیری فرمانەکان کەن چۆن جیا بنەوە بەم شێوەیە لە ڕستەدا بەکاریان دێنین ئەمە من یەکەم دیاری کرۆ ببورن با فرمانەکە دیاری بکەم ich rufe dich an aufmachen بەمانای کردنەوە دێت aufmachen بەمانای کردنەوە دێت نمونە دەرگایەک پەنجەرەیەک بکەینەوە ئەم فرمانەیش دوو پارچێ پێک هاتووە لە auf و لەگەڵ machen aufmachen ich وەکو وتمان سەرەتای هەموو ڕستەیەک بە پیتی گەورە ئەنووسین ich mache die Tür دەرگایە ناوە بە گەورە ئەینووسین ich mache die Tür auf سەریکەن machen بۆ من ich mache du machst بەم شێوەیە لەگەڵ کەسەکاندا بەکاری دێنین ich mache die Tür auf من دەرگاکە دەکەمەوە فرمانەکە بەم شێوەیە جیا ئەبێتەوە بە دوو پارچە جێگەی یەکەم وتمان بکەرە منم ich من جێگەی دووەم فرمانە mache دوایەوە چی die Tür auf من دەرگاکە دەکەمەوە auf پێشگری فرمانەکە لە کۆتایی ڕستەکەەوە بەم شێوەیە دێت وەک ئەیبینن زۆر زۆر ئاسانە بۆیشم دیاری کردوون ئەم وانانە بینووسنەوە لە دەفتەرەکانتانە بەڕاستی سوودێکی یەکجار زۆری ئەبێ بۆتان zu machen بەمانای داخستن دێت zu لەگەڵ machen دوو پارچەیە zu لەگەڵ machen دوو پارچەیە ich mache سەیکەن das Fenster zu من پەنجەرەکە دادەخەم ich بەمانای من دێت بکەرە لە جێگەی یەکەمە لە شوێنی دووەم فرماندا دەنین فرمانی zu machen ئەڵێن ich mache das Fenster zu و zu لە کۆتایی ڕستەکەەوە دێت ئەمەی ئەیبینن بەم شێوەیە ئەو فرمانانەی جیا دەبنەوە لە ڕستەدا بەم شێوەیە ئەبن بە دوو پارچەوە فرمانەکە نمونە zu machen لە جێگەی دووەم machen دێت ich mache دوایەوە چی دێت das Fenster پەنجەرەکە Fenster ناوە بە گەورە ئەینووسین پیتی یەکەمی وەک دەستپێکی ڕستەیش سەرەتای ڕستەش هەر بە پیتی گەورە ئەنووسین و کاتێک کۆتاییمان بە ڕستە هێنا خاڵێک دادنین ich mache das Fenster zu یاخود wir machen die Tür دەرگاکە zu بە هەمان شێوە ئێمە دەرگاکەدا دەخەین wir machen die Tür zu ئێمە دەرگاکە دادەخەین سەیکەن zu لە کۆتایی ڕستەکەەوە هات بەم شێوەیە ئەیبینن فەرمانەکان بەم شێوەیە جیا دەبنەوە لە کاتێکدا لە ڕستەدا دەمی ئێستا بێت و لە ڕستەکانی لە وانەی داهاتووشتا و کاتی ڕابردووشتا بۆ باس ئەەکەم کە چۆن لە وەختی ڕابردووشتا بەکاری دێنین ئەمەی ئیبین دەمی ئێستایە پرزنسە کە کارێک ئێستا ئەنجام دەدرێ و دەکرێت ڕانەبردووە سەیریکەن وەک لەم وێنێشدا ئەیبینن لەم وێنەدا زۆر زۆر ڕوونە کە ئەیبینین چۆن فرمانەکە بووە بە دوو پارچەوە Anja kauft in dem Laden ein لە کۆتاییدا هاتووە لە جێگەی دووەمیش kauft einkaufen
ئەم فرمانانە بەم شێوەی لە وەختی بەکارهێنەنیدا دەبن بە دوو پارچەوە جا دەبنەوە لە ڕستەکەدا بە هیوام سودمەند بوو بێتن تاوانێکی تر شاد و بەختەوەر بن.